ئەو لەبەیکەیان بەسەر و جۆلاشیاندا دەداتەوە کەوا دەبوایە لە کارەکەی خۆیان بن و لە وەزیفەکەی خۆیان بن، بەڵام بە بیانووی ئەوە لە سەفەری حەجدان چوونە حەج بۆ ئەوەی خوا لەیان ڕازی بێ، بەڵام بەداخەوە موچەی خەڵکیان بڕی و خەڵکیان برسی کرد، ئینجا دەچنە لای خوای گەورە. بە چ ڕوێکەوە دەچنە لای خوای گەورە؟ بە چ ڕوێکەوە لە شێوی عەرەفە ڕادەوەستن و دەستپان دەکەنەوە کە خوا لێیان ببوورێ؟ بەڕێزانم، خەڵک کە پێشان دەچووە حەج ئێستاشی لەگەڵدا بێ، ئەوەی کە بە تەمای حەج و عومرە بێ پێشتر دەچێ گردن ئازاییک دەکا، گردنی خۆی بە خەڵکەکە ئازاد دەکا بە خزم و کەس و خەڵکی شارەکەی، نەوەکو مافی کەسێکی لەسەر مابێ. ئینجا بەبێ ماف و بە بارسوچی و بە خاوێنیەوە دەچێتە بەربارەگای خودای گەورە. بەڵام ئەمانە لە جیاتی گردن ئازایی هەستان ئیمزایەکیان کرد و بڕیاریاندا بە برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان، ئینجا ڕوە و کەعبە ئەوانەی کەوا مافی خەڵکیان لەسرە و مافی خەڵکیش نادەن، ئینجا دەچن بە دەوری کەعبەدا دەسوڕێنەوە. خوای گەورە بەوا کە ئەوان دەڵێن لەبەیک اللهم لەبەیک، خوای گەورە ڕەدیان دەداتەوە، ئەو لەبەیکەیان بەسەر و جۆلاشیاندا دەداتەوە.